إنا لله وإنا إليه راجعون. بخوا خلقي بقسمان ناكا خواهي بخوا خواهي خود ئاگاداری لسروی عرشەوە بە خەڵکی دەڵێن با کچەکانتان سافیرە نەبێ بەخوا حسابان بۆ ناکەن لە کاتێکە بەخوا خوایە خۆت شایدی قسەی خۆمان نییە فەرمانی تۆیەکە بێ ئافرەتان خۆیان داپۆشن. بەداخەوە ئاخر خاڵکە دەمێ باسی کەم ئەمڕۆ دەبینین لەم سەردەم و کاتە نامۆیەدا ئافرەتانێکی زۆر دەبینین خوایە خۆت شاید بە خوایە خۆت شاید بە سەتەها جار لەمین بەرەو ڕامان گەیاندوە بە خەڵکی بە قسەمان ناکە خوایە گیان چی بکەین. ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. بەخوا خەڵکی بە قسەمان ناکە خوایە گیان بەخوا خوایە گیان خۆت ئاگاداری لە سەروی عەرشەوە بە خەڵکی دەڵێن با کچەکانتان سافیرە نەبێ بەخوا حسابان بۆ ناکەن لە کاتێکە بەخوا خوایە خۆت شایدی قسەی خۆمان نییە فەرمانی تۆیەکە بێ ئافرەتان خۆیان داپۆشن. خوایە بەهۆی ئەوانەوە کە گوێ لە هیچ ناگرن و گویان لە فەرمانی تۆ پێغەمبەرەکەت نییە سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم غەزەب بەسەر ئێمەشا مەڕژێنە. بەڵێ بەداخەوە دەبینی کچەکەی جل و بەرگی تەسک و تەنیکی لەبەردایە لە دەرەوە لە سەردەمێکی ئاوا ئەژین بڕۆ بازاڕەوە لە سەردەمی سەحابە تابعیندا ئافرەتان لە بازاڕا چۆنن و ئەمڕۆژ چۆنن. ئەو ڕۆشنبیری نییە ئەوە سەقافەت نییە ئەو مسەقەفی نییە من خۆم ڕوودکەمەوە خۆم بخەمە ناو جەهەنەمەوە. کچەکەت خوشکەکەت خێزانەکەت کاتێککە خۆی سافیرە دەکا بەداخەوە ئەمڕۆ ژمارە بڕینە با سافیرە بێ ئەمڕۆ بوو گواستنەوەیە با سافیرە بێ ئەمڕۆ براکەم ژن دێنێ با سافیرە بێ ئەمڕۆ خوشکەکەم شۆکە با سافیرە بێ. ئەمە لە شەرعی خوادا ڕێگای پێدراوە. باشە ئێمە چاوەڕێی چی دەکەین لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیث صحیحدا دەفەرمێ بۆنی بەهەشت 500 ساڵ دەڕوا 500 ساڵ ڕێگا ببڕە چەندێکە ئەوە نەبۆنەکەی دەڕوا بەڵام ئەو ئافرەتەی سافیرە بێ بۆنی بەهەشت ناکەت. پێت خۆشە کچەکەت بڕوا بۆ جەهەنم خێزانەکەت بۆ جەهەنم بڕوا وا نەزانی خێزانەکەت چوو بۆ جەهەنم تۆ ڕزگارت ئەبێ بەخوا تۆش باجەکەی ئەدی چونکە ئەوە خێزانی تۆیە ئەوە کچی تۆیە ئەگەر بەسەر خوشکەکە دەسەڵاتت نەبێ خوشکی خۆت دەسەڵات بەسەریان نەما بێ بەڵام کچەکەت کچی خۆیە بە شێوەیەکی مۆدیل پەروەردەی مەکە ئەو کاتە دەبێتە بەڵایەک بۆت بۆ قەبر و قیامەتت بۆ دنیاشت سەرشۆڕت دەکا لای خوای گەورە. جا بۆیە خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم ئەمڕۆ کەوتوینەتە کات و زەمان و سەردەمێکی زۆر نامە و غەریبەوە خەڵکی لە هیچ ناگەڕێتەوە با بە خۆمان دابچینەوە. ئەمڕۆ یا بەیانی بەخوا دەمرین دەبینە خاوەنی بستێک زەوی دەبینە خاوەنی چەندێک زەوی لەو زەوێ کە خوای گەورە پێمان دەبەخشێ بەخوا ڕۆژێک دەبێ لەناو ئەو قەبرەدا هەموو لاشەمان کۆ بکەنەوە سوێن بەخوا مشتێک باوەڕ ناکەم ببێت هەموو لاشەمان هەمووی دەڕزێ بەتەمای چیت ئێسک و پروسکت نامێنێ گۆشتت هەمووی دەبێتە کرم و ئەتاوێتەوە خوێنت نامێنێ دەمارت نامێنێ کەواتە ئاگادار بە لەوانەی کیلۆیەک لە لاشت نەمێنێ لە ناو زەویدا لەوانەی هەر هیچی نەمێنێت. ئێمە ڕۆژێک بوو لە دایک بووین بەقەت مریشکێک وەزنمان نەبوو هەندێکمان مریشکێ 3-4 کیلۆ مناڵی 2 کیلۆیە 3 کیلۆیە ئێگەڵخوا گەورە گەورەمانی کرد بۆچی ئێستاوەنە لوتمان بەرزە بۆچی ئەوەندە لە خۆمان باین ئاوا بکەین خوای گەورە بەڵای زیاترمان بەسەرا دەبارێنێ بەڵام پێویستە بە خۆمان دابچینەوە خۆمان لە گوناه و لە تاوان و پارێزی ئینشاءالله.